هەمیشە تەمۆ هەبووە لەسەر خاکی کوردستان بەگشتی هەر چوار پارچە و هەمیشە نێرانی کوردستان و داگیرکاران هەوڵیان ناوە بە هەر شێوازێک بێت بە هەر شێوازێک بێت داگیرکاری بۆ سەرخاکی کوردستان بکەن و لە مێژوشدا چەندین جەنگ ڕوبەڕووی ئەم خاکە کراوەتەوە و بە چەندین ڕۆڵەی ئەم گەلە کوژراوە بەبێهۆ و تەنها لە پێناو داگیرکاری کوردستان و ئەمما ئەوە ڕۆڵەکانی ئەم گەلەیە کە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات لە کار و خەباتایە و بەرامبەر ئەو داگیرکاریانە لە تێکۆشان هەیە وەکو لای هەمووان معلومە ئەو حکوومەتی باشوور کە هەیە ئێستا لە گۆڕێ مەسەلەن بێدەنگە لە ئاستی ئەو داگیرکاریانە بێدەنگە لە ئاستی ئەو هێرشانەی کە بۆ سەرخاکی کوردستان ئەکرێت و ئەم بێدەنگیش کارەساتی مەترسیدار دروستەکە لە ناوچەکە و دەبێتە هۆی کوژران و بەرەو دواوە چوونی گەلی کورد هیوامان ئەوەیە وەکو گەنجێک هیوام ئەوەیە کە حیزبەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بێتە دەنگ لەسەر ئەو داگیرکاریانە و ئەو هێرشانەی نارانی گەلی کورد بەرامبەر ئەم خاکە داخەوە لام حیفە مەسەلەن کەسانی تێکۆشەری هەرە گەورە کە ئامادەن یانی خۆیان بەختکەن لە پێناو کوردستان کەچی بە پلانێکی خیانەتکاری لە ناوە برێن ئەمانە گەنجی ئەم خاکەن ئەمانە توێشووی ئەو ڕێگەیان ئەمانە توێشووی ڕێگەی ئازادی و سەربەرزی کورد و کوردستانن پێویستە ئەمانە ڕێزیان لێ بگیرێن نەک بە خیانەت لە ناو ببرێن مێژووی کورد پڕە لە خیانەت و داگیرکاری هۆکاری داگیرکاریەکان تاوان یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی خیانەتکردنی خودی گەلی کووردە بە خودی خۆی لەلایەن هەندێ ئەحزاب و بنەماڵەوە داگیرکاری خاکی کوردستان ناگەرێتەوە بەس بۆ ئەم چەندەی ڕابردوو یا سەدەی ڕابردوو هەزاران ساڵە کورد لە کەشمەکەشدایە بەرامبەر دوژمنان و خاک و گەلەکەمان ئەوانەی کە یانەوێ دەستێژی بکەنە سەر خاکی کوردستان و خاکی کوردستان داگیرکەن آخر حاڵەتیش کە ئێستا ڕووەدا بە مەسەلەی قەزیەی داگیرکاری لەم چەندەی ڕابردووە بە تایبەت ئێستا کە ئەوە تقریباً 4 ساڵێکە دەوڵەتی فاشیستی تورک تەنانەت ئێرانیش نەک هەر دەوڵەتی فاشیستی تورک دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانیش بۆیە ئەبینین لەم ماوە دەوڵەتی تورک بە تموحی گەڕانەوەی ئەو شارانەی کە کاتی خۆی لەژێر دەسەڵاتی عوسمانیە بووە هەدەفیانەوەیە کە بیانگەڕێنەوە سەر هەمان دەسەڵاتی خۆیان و ئەو مێژووە دووبارە بکەنەوە بۆ ئەم بەگەیشتن بەم ئامانجەش بەڕاستی دەوڵەتی تورک لە خۆفراشان و جاشە ناوخۆیەکان ئیسفاداکە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە ڕاستەوخۆ باسی بکەین ئەوان گەورەترین ڕۆڵیان هەبووە بە تایبەت لەم ساڵی ڕابردووە بە جاسوسیکردن بۆ دەوڵەتی تورک ئەوە بوو کە بوو بەهۆی شەیدکردنی چەنە سەرکردەی کورد لە ناوپەکەکان پەیامێکم هەیە بۆ هەموو ئەوانی کە بوون بە عامیل و داردەست و ئەوانی کە گوێ بە خاک و بە شەرەف و کەرامەت و ناموس نادەن بە تۆزێک بیرکەنەوە با ئەو مێژووە ناشینینە تاڵە دووبارە نەبێتەوە با یەک گرینگدەستە ناو دەستیەک خۆمان ڕێک نەخەین خۆمان ئازاد نەکەین بە تەمان نەبین کەس ئازادمان کات هەندێک بەرژەوەندی مادی هەیە لە بینی علاقاتی بازرگانی بینی ئەم حیزبانە من ناڵم حکوومەت چونکە حکوومەتمان نیە ئێمە ئەم دوو بنەماڵە ئەم حیزبانی کە لە باشوون بە حیزبە بچووکانیشەوە بۆ کارە سەرەکی کە بەڕای من بەرژەوەندی مادیە راوەنە تا ئامانج و ئیدامەشی ئەبێت بۆیە ئەڵێم یەکگرتنمان سەرکەوتنمانە بەداخەوە بەڕاستی باشووری کوردستان لە ناوچەکەیە بەداخەوە لە بریەوەی ببێتە هیوایەک بۆ ئازادی گەلانی ناوچەکە بەداخەوە پێچەوانەی ئەمە ڕۆڵە بینێت لە کاتێکە ئەمە خۆمان وەکو نەتەوەی کورد بەر لە هەر نەتەوە پێکاتێکی تری ڕۆژەڵاتی ناوەڕاست گەورەترین تراژیدیەکانی مێژووی بەشەریەت لە دوای دروستبوونی عەقڵێتی دەسەڵاتداریەوە تا بە ئەمڕۆ لەسەر نەتەوەی کورد تاقی کراونەتەوە خۆمان بەرهەمی ژینۆسایدێکین و خۆمانەوەی ئەنفالین بەڕاستی لە دوای ڕوخانی کۆنفیدراسیۆنی مادەکانەوە بەڕاستی تا بە ئەمڕۆ ئێمە قڕەکرین تا بە ئەمڕۆ ئێمە ژینۆسای دەکرین بە شێوازی جیاجیا ئەوەی کە کێشەی گەورەی دروست کردەوەیە کە ئێمە ناتوانین خۆمان بین لەسەر خۆمان بوەسین و لەسەر خۆمان هەنگاو بنین بەڕاستی و بە فکر و فەلسەفەی خۆمان درێژە بە ژیان بین بۆی لەوە تێبگەین کە باشوور بۆ ئەم ڕۆڵابینە ئەبێت لە یەکەم قەراری پەرلەمانی باشوور تێبگەین ملەتی ئەمە لە باشوور پێویستە بزانێت فەحس بکات بگەڕێ بە دوای مێژووی خۆیان
لە 29 ساڵ بەر لە ئێستەیە یەکەم قەرار لە پەرلەمانی باشوورا کە دەرەچێت چییە؟ و ئەو قەرارە لە کوێوە سەرچاواگر یەکەم قەرار بەداخەوە لە دوای ئەو هەموو قوربانیدانە ئەو هەموو شەیدە ئەو هەموو ڕنج و ئاوات و ئومێدەی میلەتی ئەمە ئەو سەدان پێشمەرگە دڵسۆزێکە لە شاخەکان و لە پێدەشتەکان و لە زیندانەکانی بربەریەکانی بەعەزا کە خوێنیان کردە قوربانیان میلەتە بۆ ئازادی پێکەوە ژیان بوو بەڵام یەکەم قەراریان پەرلەمانە بەداخەوە شەڕکردنە دژی حرەکەتی پەکەکە لە ژێر ئۆپراسیۆنی ساندویجە پێم وتی تۆ کە نەوتوانی خۆت بیت ئەتر ئاڕاستاکریت ئێتر تۆ لە بری ئەوەی کە بتوانی ببیت بە ئومێدێک بەکار ئەهێنریت ئێستا باشوورەمەی لە قەوماوە بەداخەوە باشوورەمەی لە قەوماوە ئەمە بە زیهنێتی ئەوەی کە بە ئەو ئەقلێتی کە باشوورە بابڕێەوە باشە ینی خۆی یەکلایی کردوێتەوە بەڕاستی دیارە ینی لە ساڵ و نیوێکی بەر لە ئێسەیە دیارە ینی چەندین قارەمانی گەورە لە ئینەرژی ئەمە ئەڕۆ لە وزە و تاقی ئەمە ئەڕۆ کە چارەسەرێکەوەی کە هەم خۆمان بین هەم بینە پاڵێکتە میلەتی ئەمە لە باشوورەوێ بزانێت تورکیا ئێران و تەواوی ئەو ئەقلێتی کە لەسەر ئێمە ئیشەکات ئەگەر ئەم حرەکەت ئەم فکر و فەلسەفەیە ئەم خۆبوونەی کورد کۆتایی پێ بێنرێت ئەوە دڵنیا بە لەوەی کە ئۆتۆماتیکی ئەمانیش کۆتایی پێێنن چکەی ترەوە کاتە ئیشیان نامێنێت